نمایشی سەرسوڕهێنەری سێرککاران. یەکێک لەو ڕووداوانەی لە ژیانمدا لەبیری ناکەم ئەوەیە بە هاوڕێیەتی کلیۆپاترا چووم بۆ سەیرکردنی نمایشێکی سێرک لە ئەسکەندەریە. تا ئەو ڕۆژە ناوی سێرکی ئەسکەندەریەم زۆر بیست بوو، بەڵام نمایشەکانیانم نەدی بوو. دەیانوت لە دنیادا نمایشەکانی سێرکی ئەسکەندەریە بێهاوتایە و هەر کەسێک ئەو سێرکە نەبینێت وەکو ئەوە وایە دنیای نەبینی بێت و بەبێ چێژوەرگرتن لە دنیا دەرچوو بێت. ئەو ڕۆژەی بۆ سیرکردنی نمایشی شێرەکانی سێرک چووم، وەک هەر کاتێکی تر و هەمیشە لەگەڵ کلیۆپاترادا بووم. کلیۆپاترا و هەموو ڕۆڵەکانی پاشای میسر لە یەک لۆجی گەورە کە تایبەت بوو بەوان دانیشتن و منیش لە پشتی ئەوانەوە ڕاوەستا بووم و جارجارە شەرابم بۆ کلیۆپاترا و منداڵەکانی تری پاشای میسر دەهێنا. سەرەتا چاوم بە پیاوی باڵابەرز کەوت کە بەرزی باڵایان دەگەیشتە نزیکەی 2 مەترونی و لە تەنیشت ئەمانەوە پیاوی کورتە باڵا دەجوڵانەوە کە باڵای ئەمانە بە قەی بەرزی باڵای منداڵێک دەبوو. بە شێوەیەک جیاوازی لە نێوان پیاوە درێژەکان و پیاوە گرگنەکاندا هەبوو. مرۆڤ دووچاری سەرسوڕمان دەبوو. من هەرگیز پیاوی ئاوام نەبینی بوو کە ئەوەندە درێژ بن، و هەروەها ئەوەندە پیاوی باڵاکورتیشم نەبینی بوو کە باڵایان بە قەد منداڵێک بێت. من دەمویست بزانم ئەم پیاوە درێژ و کورتانە لەکوێوە هاتوون. بیستومە پیاوە باڵابەرزەکان لە خواروی میسر لە ناوچەیەکدان کە پێی دەڵێن نوبە، بەڵام پیاوە کورتە باڵاکان لە دانیشتوانی بەشێکی ئەو زەویانن کە کەوتۆتە سەر سەرچاوەی نیلەوە، کە بە دەگمەن ڕاوچیانی دلێر پێیان ناوەتە ئەو ناوچەیە و دەچن. چونکە بیستومە کە لەوێدا چەند خێڵ دەژین کە هەموویان کورتە باڵا و ڕەشپێستن. کەڵک لەو پیاوانە وەردەگیرێت بۆ سێرک. پاش ئەوەی پیاوە درێژ و گرگنەکان تێپەڕین، دیمەنێکی تر دەستی پێکرد. مەیمونی گەورە هاتنە ناو سێرکەکەوە. من سەرم سوڕما کە بینیم هەندێک لەمانە سینیەکیان لەسەر سەردانا بوو کە چەند خۆراکێکی لەسەر بوو. چەند مەیمونێکی تریش کورسیان بەدەستەوە بوو. لە شوێنێکی نزیک ناوەڕاستی مەیدانەکەدا کورسیەکانیان دانا و لەسەری دانیشتن، وە سینیەکانیان لە بەردەم خۆیاندا دانا و دەستیان کرد بە نان خواردن. بە جۆرێک جوڵە و هەڵسوکەوتی مەیمونەکان لە شێوەی جوڵەی مرۆڤ دەچوو. من وام دەزانی ئەوانە مەیمون نەبن، بەڵکو وام دەزانی کۆمەڵێک مرۆڤن و خەریکی نان خواردنن. لە نیوەی کاتی نان خواردنەکەدا دەنگێک هات و مەیمونەکان بە بیستنی ئەو دەنگە گوێقوڵاغ بوون لەوەی کە هەستن یان نا، بەڵام دواتر هەستان و سینیەکانیان لەسەر سەریان دانایەوە و کورسیەکانیان هەڵگرتەوە و بەو شێوەی کە هاتبوون ڕۆشتنەوە. بە شێوەیەک هەڵسوکەوت و ڕەفتاری مەیمونەکان سەیر و سەمەرە بوو. کلیۆپاترا و هەموو ڕۆڵەکانی پاشای میسر بە قاقای پێکەنین و منیش دەتریقامەوە. دواتر نمایشێکی تر دەستی پێکرد. ئەم جارەیان چەند سەگێک هاتنە ناو گۆڕەپانی سێرکەکە و هەر یەکەیان ئاوسارێکیان بە ددان گرتبوو کە شێرێکی پێوە بەسترا بووەوە. دیار بوو سەگەکان شێرەکانیان بە دوای خۆیاندا ڕادەکێشا. کاتێک تەماشاکەران چاویان بەو سەگانە کەوت هەر یەکەیان شێرێک ڕادەکێشێت، لە خۆشییاندا وروژان، چونکە دیمەنێکیان دەبینی نەیان دەتوانی وێناشی بکەن. هەموو دەیانزانی شێر دڕندەترینگیان لەبەرە و بەهێزتر لەو ئاژەڵە لە نێوانگیان لەبەرە گۆشتخۆرەکاندا نییە. لەگەڵ ئەوەشدا سەگێک ڕێشمەی شێرێکی گرتووە و بە دوای خۆیدا ڕای دەکێشێت و شێرەکەش بە گوێڕایەڵی تەواوەوە ملی دەنا. بەبێ ئەوەی پەلاماری سەگەکە بدات لە پشتیەوە دەهات. کلیۆپاترا بە پێکەنینەوە وتی
بینەران سادەن و نازانن ئەم سەگانە هەر یەکەیان ئاوسارێکیان کە بەدان گرتووە و ئەو دڕندەیە بە دوای خۆیاندا ڕادەکێشن دایەنی ئەو شێرن، چونکە هەندێک جار شێرە دایکانەکان کە بەچکەکانیان دەبێت بۆ تێرکردنی بێوەڵەکانی خۆی شیری نییە و ناتوانێت بەچکەکانی خۆی گەورە بکات. خزمەتکارەکانی باوکم بێوەڵە شێرەکان بە دێڵە سەگەکان دەدەن و سەگەکانیش مەمکی خۆیان دەدەن بە بەچکە شێرەکان و بە شیری خۆیان گەورەی دەکەن. ئەو شێرەی کە مەمکی سەگی خوارد بێت ڕاهاتبێت لەگەڵ ئەودا ژیا بێت و بە خێوکەری بێت بە هیچ شێوەیەک پەلاماری سەگەکە نادات و هۆگری دەبێت. دێڵە سەگەکە دەتوانێت ئەو شێرە بە دوای خۆیدا ببات بۆ هەر شوێنێک کە بیەوێت. دێڵە سەگەکان کاتێک ئاوساری شێرەکانیان بەدەمەوە گرتبوو خولەکێک بە دەوری گۆڕەپانەکەدا سوڕانەوە و دواتر ڕۆیشتن. دوای ئەوە فیلەکان هاتنە ناو گۆڕەپانی سێرکەکە کە ژمارەی ئەوان 10 فیلی نێرومێ بوون. مەبەست لە فیلی ئەفریقاییە کە ئەو کاتە لە میسردا هەبوو. کلیۆپاترا کە هەموو شتێکی دەزانی دەیوت ماڵیکردنی هیچ ئاژەڵێک بەقەد فیل گرفت نییە. فیل تەنها کاتێک کە بەچکەیە دەتوانرێت کەوی بکرێت بۆ ئەوەی وردە وردە لەگەڵ مرۆڤدا ڕابێت و دوای ئەوەی گەورە بوو لە مرۆڤ نەترسێت. فیلێکی گەورە بە هیچ شێوەیەک ڕام نابێت و ئەو 10 فیلە نێرومەیەش کە هێواش لە ناو سێرکەکەدا دەجوڵانەوە و بە پێی خواستی فیلەوانەکان دەجوڵانەوە لە بەچکەییانەوە لە باوکو دایکیان جیا کرابوونەوە و هۆگری مرۆڤ بوون. ئەو نمایشەی ئەو ڕۆژە لە سێرکی ئەسکەندەریەدا پێشکەشکرا پێشەکیەک بوو بۆ پێشکەشکردنی نمایشی گەورە کە ئەویش پێیان دەوت عارەبانە لێخوڕین. لەو ڕۆژەدا 10 عارەبانە لە ناو مەیدانی سێرکەکەدا دەست دەکەن بە پێشبڕکێ کە هەر یەک لەو عارەبانانە 4 شێری پێوە بەستراوەتەوە. من ناتوانم باوەڕ بەم قسەیە بکەم چونکە وامزانی دڕندەی وەکو شێر بەو شێوەیە بە عارەبانەوە ببەسترێتەوە لەگەڵ یەکتردا شەڕ نەکەن مەحاڵە. پێش ئەوەی عارەبانەکان بێنە ناو گۆڕەپانەکە کۆمەڵێک سەربازی پڕچەک و ڕم و تیر شمشێر هاتنن دەوری سێرکەکەیان گرت. خاتوونەکەم وتی بۆیە ئەم سەربازانە لە دەوروبەری سێرکەکەدا دانراون هەتا هەر کاتێک ئەو شێرانە بەربوون و پەلاماری بینەرانیاندا ئەو سەربازانە بیان کوژن. پاش ئەوەی ئەو سەربازانە جێگاکانی خۆیان گرت عارەبانەیەک دەرکەوت 4 ئاژەڵی پێوە بەسترا بوو. من بە وردی تێڕامە تا ئەو گیاندارانە ببینم داخۆ ئەسپە یان ئێستر، بەڵام دیم هەر 4 ئاژەڵەکە شێرن. ئەو عارەبانەیە تەنها یەک لێخوڕی لەسەر بوو و دارێکی درێژی لە جۆری حەیزەران بەدەستەوە بوو. ئەو دارەی لەسەر سەری شێرەکان دەجوڵاندەوە بەبێ ئەوەی لێیان بدات، تەنها بۆ ترساندنی شێرەکان بوو. شێرەکان بێگوێدان بەو هەموو خەڵکە بە هێواشی هەنگاویان دەنا تا گەیشتنە خاڵێکی دیاریکراوی سێرکەکە و ڕاوەستان. من زانیم عارەبانە چیەکە بۆ ئەوەی شێرەکان ڕابگرێت تێخوڕینێکی تایبەتی کردبوو ئاوسارەکانی ڕاکێشان. پاش ئەمە عارەبانەی تری هاوشێوەی ئەمە هاتن بەڵام تەنها ڕەنگیان جیابوو. هاتن لە تەنیشت عارەبانەی یەکەم داوەستان. کاتێک زانیم ئەو شێرانە بە عارەبانەکانەوە بەسترابوونەوە شەڕ ناکەن تێبینی ئەوەم کرد ئاخۆ شێرەکانی عارەبانەیەک لەگەڵ ئەوانەی عارەبانەیەکی تردا شەڕ ناکەن. بەڵام هیچ شەڕ و نەڕەومڕیان لە نێواندا نەبوو. بە شێوەیەک ئەو شێرانەیان پەروەردە کردبوو کە نە بنەڕێنن و نە سەر و کەلەیان گژ و تووڕەبوونی پێوە دیار بێت. میسریەکان بە تایبەت دانیشتوانی ئەسکەندەریە شێرەکانیان دیبوون و دەیانناسین و دەیانزانی. تووڕەبوونی شێر بە جەستەیدا دیارە چونکە گرژ دەبێت. لەبەر ئەوەی بەلای بینەرانەوە گرنگ نەبوو بزانن
ئایا شێرەکان کە بە عارەبانەکانەوە بەستراونەتەوە تووڕەن یان خەریکی شەڕکردنن یان نا؟ پاش ماوەیەکی کەم دە عارەبانە بەدە ڕەنگی هەمان جۆر هاتنە ناو گۆڕەپانی سێرکەکە و لە تەک یەکدا وەستان. شێرەکانی ئەو دە عارەبانەیەم ژمارد، 40 شێریان پێوە بەسترا بووەوە، هەموویان نێرن و ملیان تووکی پێوەیە. لە هەمان کاتیشدا ئەم دیمەنە ترسناکە زۆر سەرنجڕاکێش بوو. هەرچەندە شێرەکانیشم بە چاوی خۆم دەبینی، بەڵام پێم وانە بوو 40 شێر لە ڕیزی یەکتردا بن بێ ئەوەی بنەڕێنن و پەلاماری یەکتری بدەن. ئەمانەیان چۆن پەروەردە کردووە شێری بێشە خۆی بیر بچێتەوە. گوێم هەڵخست بوو تا بزانم ئەندامانی خێزانی پاشا سەبارەت بەو شێرانە چی باز دەکەن، بەڵام ئەوان بێدەنگ بوون و بەسەر سوڕماویەوە سەیری شێرە نێرە بەهێزەکانیان دەکرد. لەو کاتەدا دەنگی تەپڵێک بەرز بووەوە، دیار بوو ئەو تەپڵە بۆ دەستپێکردنی پێشبڕکێک بوو. دە عارەبانەکە کەوتنە جوڵە. ئەو کاتە تێگەیشتم جیاوازی ڕەنگی عارەبانەکان بۆ ئەوەیە کاتی پێشبڕکێکە لە یەکتری جیا بکرێنەوە. تا ئەو کاتێ عارەبانەکان جوڵان، شێرەکان بێدەنگ بوون، بەڵام کاتێک تیان خوڕین و شێرەکان دەستیان کرد بە نەڕەنەڕ، بەڵام نەڕەنەڕیان لە کاتی ڕاکردنیاندا وەکو نرکە و ناڵەیەکی درێژ دەهاتە گوێ. دەنگی 40 شێر سێرکەکەی پڕ کردبوو، نەم دەتوانی گوێم لە دەنگی ئەندامانی خێزانی پاشا بێت. بۆ ئەوەی شێرەکان ناچار بکەن خێراتر بڕۆن، عارەبانەچیەکان دارە درێژەکانیان لەسەر سەریان هەڵدەسووڕاند. شێرەکان کە دەمیان کراوە و ئاوسار کرابوون، دیار بوو دەیان نەڕاند، بۆیە دەنگی عارەبانەچیەکان نەدەبیسترا. کاتێک عارەبانەکان کەمێک لە ئێمە ڕەت بوون و دوورکەوتنەوە، دەنگی شێرەکانیش وردە وردە کەم بووەوە. گوێم لێبوو کە خێزانی پاشایەتی سەبارەت بە ڕاکردنی شێرەکان قسەیان دەکرد و دەیانوت شێر لە کاتی ڕاکردندا خۆی هەڵدەدات و هەڵبەز و دابەز دەکات، بەڵام عارەبانەچیەکان نایەڵن شێرەکان هەڵبەز و دابەز بکەن و خۆیان هەڵبدەن، چونکە دەزانن ئەگەر باز بدەن ئەوە عارەبانەکە وەردەگەڕێت. هەروەها گوێشم لێبوو دەیانوت ئەگەر عارەبانەکە وەرگەڕێت، ئەوە شێرەکان هێرش دەبەنە سەر عارەبانەچیەکە و کەرت و پەرتیان دەکەن. بۆیە هەر کاتێک شێرەکان دەیانەوێت بازەڵ بدەن، عارەبانەچیەکان ناهێڵن. بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەک ئاوسارەکە بگرن کە ڕێگر بێت لە بەردەم خۆهەڵدان و قەڵەمبازی شێرەکان، هەروەها ئەو قایشانەی کە شێرەکانیان پێبەستراوەتەوە لەگەڵ ئاوسارەکەدا بەیەکەوەن و لە دەست عارەبانەچیەکەدان. لەگەڵ ئەوەی من ئافرەتم و زۆرم نییە و زۆرداریم تاقی نەکردوتەوە، زانیم عارەبانەچیەکان بۆ زاڵبوون بەسەر شێرەکاندا هێز و توانە بەکاردەهێنن. هەموو عارەبانەچیەکان پیاوی لاو و خاوەن جەستەی بەهێز و بازوو ئەستور بوون، خاوەنی سنگ و مەمکی زل و پڕماسوولکە بوون. کاتێک ڕیشمەی شێرەکانیان دەگرت و ڕایان دەکێشا، ماسوولکەکانیان دەردەکەوت. دواتر لەوە تێگەیشتم کە کاتێک شێرەکان دەیانەوێت قەڵەمباز بدەن، عارەبانەچیەکان ئاوساری شێرەکان ڕادەکێشن. کلیۆپاترا دەیوت پێویستە عارەبانەچیەکان بتوانن شێرەکان بە خێراییەکی زۆر لێ بخڕن و ئاگاشیان لەوە بێت کە ئەو گیاندارە دڕندانە قەڵەمباز نەدەن و عارەبانەکە وەرنەگەڕێت. ئەگەر نەتوانن شێرەکان بە خێراییەکی زۆر غار پێ بکەن، ئەوان ناتوانن پێشبڕکێکە ببەنەوە. هەروەها ئەو ئاژەڵە دڕندەیە، لە کاتی ڕاکردندا حەز دەکات باز بدات. بۆیە پێویستە عارەبانەچیەکان ڕێگایان لێ بگرن تا عارەبانەکە وەرنەگەڕێت. بەتلیمۆسی برای کلیۆپاترا دەیوت بەستنەوەی شێر بە عارەبانەی پێشبڕکێوە منداڵانەیە لە چاو پێشبڕکێی بەستنەوەی ئەسپ بە عارەبانەوە، چونکە ئەسپەکان عارەبانەی عادیان هەیە و کە ئەسپەکان پێکەوە بە هاوشانی یەکتری ڕادەکەن.
لە کاتێکدا شێرەکان عادەتیان بەمەوە نەگرتووە. عارەبانەکان لە ئێمە دوور کەوتبوونەوە، پاشان جارێکی تر دوای سوورێک لە ئێمە نزیک کەوتنەوە و دووبارە نەڕەی شێرەکان بەسەر قسەکانی خێزانی پاشایەتیدا زاڵ بووەوە و نەمتوانی گوێم لە قسەکانیان بێت. هێڵی ڕاکردنی شێرەکان کەوتبووە لێواری مەیدانی سێرکەکە و دەبوایە 3 جار بە دەوری گۆڕەپانەکەدا بسوڕایەتەوە، جا کۆتایی بە پێشبڕکێکە دەهات و ئەو عارەبانەی کە لە پێشەوە بوایە یەکەم دەبوو. سەرەتا بینەران بێدەنگ بوون، دواتر لە کاتی سووڕی دووەمدا وروژان و دەستیان کرد بە هاتوو هاوار و ژاوەژاو. منیش بە شێوەیەک وروژام و ئەگەر کلیۆپاترا و ئەندامانی خێزانی پاشای میسر نەبوایە هاوارم دەکرد. ئیتر لە نەڕەی شێرەکان و هاواری بینەران کەس گوێی لە قسەی کەس نەبوو. من پێم وا بێت هاواری دەیان و سەدان کەس لە ناو سێرکەکەدا بووە هۆی ئەوەی شێرەکان زیاتر هاربن. وا دەهاتنە بەرچاو کە گەشت بوون و سات بۆ سات دەیانەوێت قەڵەمباز بدەن. عارەبانەچیەکانیش بە هەموو هێز و توانای خۆیانەوە هەوڵیان دەدا نەیەڵن شێرەکان بەرز ببنەوە. بینەرەکان هەڵسا بوونە سەر پێ و هاواریان دەکرد و هاتوو هاوار و خرۆشانی خەڵکەکە کاری دەکردە سەر ئەندامانی خێزانی پاشا و ئەوانیش هەڵسانە سەر پێ و هاتوو هاواریان کرد. دەستی عارەبانەچیەکان و هاندانیان نیان پێ خۆش بوو. یەکێک لەو عارەبانانەی کە ڕەنگی زەرد بوو، عارەبانەچیەکەی کەسێکی مەیلە و لاواز بوو. لە سووڕی دووەمدا کاتێک کە عارەبانەکان لە بەردەم ئێمەدا ڕۆیشتن کەوتە پێشەوەیان. من لە دوورەوە ئەو عارەبانەچیەم بینی، زانیم تەمەنی لە 19 بۆ 20 ساڵ زیاتر نەبوو. هەرچەندە من بۆ یەکەم جار بوو کە بۆ پێشبڕکێکی ئاوا بێم، بەڵام دەمزانی پێشکەوتنی عارەبانەی زەرد لە سووڕی دووەمدا بەو مانایە نییە ئەو ئیتر براوە بێت، چونکە پێشبڕکێکە ئەگەری ئەوەی هەیە لە سووڕی دووەمدا پێشی بدەنەوە. عارەبانەچی ناوبراو لاوێکی باڵابەرز بوو، هەرچەندە پەیکەری وەک عارەبانەچیەکانی تر قەڵە و نەدەهاتە بەرچاو، بەڵام دیار بوو ماسوولکەی بەهێزی ئەو لاوە بەرجەستە و دیار بوون و هەر جارەی کە ئاوساری شێرەکانی ڕادەکێشا بازووەکانی زیاتر دەردەکەوت. قەد و باڵای ئەو عارەبانەچیە لە دوورەوە زۆر نازدار و جوان دیار بوو. کاتێک کە عارەبانە زەردەکەی لێدەخوڕی، هەروەها زانیم ئەو لاوەی عارەبانە زەردەکە لێدەخوڕێت لە نەژادی میسری نییە، چونکە ئێمە میسری ئەگەر جوانیش بین خاوەنی لە شولار و دەموچاوێکی سپی و ناسک نین. لە بەژن و باڵای جوانترین ژن و پیاوی میسریدا ئاکارێک دەردەکەوێت کە نیشانەی هەندێک گرژی و دزێوی پێوە دیارە. بەژن و باڵای ئەو پیاوە گەنجە خاوەنی قەد و باڵای یۆنانی لە شێوە باڵای سریانیش دەچوو. دوور نەبوو کە تێکەڵەیەک بێت لە هەردوو نەژادی یۆنانی و سریانی. من تا ئەو ڕۆژە ئەو کوڕە گەنجەم لە ئەسکەندەریەدا نەبینی بوو، زانیاریم لەسەری نەبوو، بەڵام هەر کە ئەوم بینی لە خولی دووەمدا کەوتەوە پێش عارەبانەکانی تر، بێ ئیرادەی خۆم بووە جێگای سەرنجم. لەو کاتێ ئەو خەریکی لێخوڕینی عارەبانەکە بوو، پێم خۆش بوو ئەو لە نزیکەوە ببینم و قسەی لەگەڵدا بکەم و دەستم لەسەر سنگی بگێڕم و پەنجەم بخەمە سەر دوولێوەکانی ئەو وە سەیری دەموچاوی بکەم. من لە ماوبەر ئەو جۆرە هەستەم نەکردبوو. ئەو پیاوانەی بە بەردەممدا تێدەپەڕین لە بەرچاوی من لەگەڵ دار و دیواردا جیاوازیان نەبوو، بەڵام لەو ڕۆژەدا بۆ یەکەم جار ئەوەم زانی ئەو پیاوە وەک دیوار و درەخت سیر ناکەم، بەڵکو ئەو وەک پیاوێک دەبینم کە شایستەی خۆشەویستی و لاواندنەوەیە. سینگ و دەست و پەلی ئەو لاوە جوانە وەک هەموو عارەبانەچیەکانی تر ڕوود بوون، جگە لەو جیاوازیەی کە لەشی عارەبانەچیەکانی تر کەمێک ئەسمەرتر دیار بوو، بەڵام لەشی ئەو کوڕە گەنجە لە سپێتیدا دەدرەوشایەوە.
کاتێک ئەو کوڕەم بینی هەستم کرد ئارەزوو دەکەم لەو نزیک ببمەوە و دەستم بخەمە سەر ڕوومەت و سنگی و بە خۆمم وت گوایە ئەوە خۆشەویستیە. دوای تێپەڕینی عارەبانەی ئەو گەنجە عارەبانەکانی تریش بە بەردەم خێزانی پاشای میسردا تێپەڕین. لە ناوەندی هاتوهاواری بینەران و نەڕەی شێرەنێرەکانیش کە هەندێکیان تووکی ملیان گرژ بوو عارەبانەچیەکان هەوڵیان دەدا نەهێڵن شێرەکان تەکان و قەڵەمباز بدەن. بەهۆی جەنجاڵی و بیرپەرتی بوو یان لەبەر ئەوەی ئەو عارەبانەچیە توانای نەمابوو ڕێگا لە گرژبوونی پرچی شێرەکان بگرێت، یەکێک لە شێرەکان قەڵەمبازێکی هەڵدا و عارەبانەکە وەرگەڕا، چونکە ئەو عارەبانەیە ڕەنگی سوور بوو لە نێوان عارەبانەکانی تردا باشتر دیار بوو. عارەبانەچیەکەی پیاوێکی بەهەیکەڵ بەهێز دەهاتە بەرچاو، بازوویەکی بەرز و ئەستووری هەبوو. هەرکە عارەبانەکەی ناوبرا وەرگەڕا ئەو شێرانەی کە بە قایش و قروشی قایم بە عارەبانەکەەوە بەسترا بوونەوە و نەیان دەتوانی خۆیان ڕزگار بکەن بە عارەبانەکەەوە خشان و پەلاماری عارەبانەچیەکەیاندا. من لەو کاتەدا پێم وابوو ئەو پاسەوانانەی کە لە چواردەوری گۆڕەپانی سێرکەکەدا جێگیر بوون هێرش دەکەنە سەر شێرە تووکنەکان و بە شمشێر و تیرەکانی دەیان کوژن و ناهێڵن ئەو عارەبانەچیە شڕودڕ بکەن، کەچی پاسەوانەکان جوڵەیان نەکرد و بچووکترین هەوڵیان نەدا ئەو عارەبانەچیە بەدبەختە ڕزگار بکەن. لە بەرچاوی ئێمە و دەیان هەزار تەماشاچی کە لە خۆشیاندا هاتوهاواریان دەکرد، شێرەنێرەکان عارەبانەچیەکەیان لە چەند ساتێکدا کوشت. من بە شێوەیەک لە کوژرانی ئەو پیاوە ترسام کە خۆمم بیر چوویەوە و بە کلیۆپاترام وت بۆچی پاسەوانەکان نەچوون ئەو پیاوە لە چنگ شێرەکان دەرباز بکەن؟ خاتوونەکەم وتی شرمیون، ئەو پاسەوانانەی کە لە دەوری سێرکەکەدا ڕاوەستاون بۆ پارێزگاریکردنی عارەبانەچیەکان لە شێرەکان نییە، بەڵکو بۆ پارێزگاریکردنی بینەرانە. ئەو عارەبانەچیەی کە لەم پێشبڕکێیەدا بەشداری دەکات خۆی بۆ مردن ئامادە کردووە و نابێت پارێزگاری لێ بکرێت، بەڵام بینەرانی سێرک دەبێت بپارێزرێن و نابێت ڕێگا بدرێت شێرەکان هەڵمەتیان ببەنە سەر. ئەو شێرانەی کە لە ناو سێرکەکەدا دەیان بینیت بە هاونرخی خۆیان هەیە و باوکم بۆ پاراستنی ئەو شێرانە زۆری خەرج کردووە. ئەگەر پاسەوانەکان هێرش بکەنە سەریان و بیان کوژن باوکم زیانی پێدەگات. بۆیە تەنها کاتێک پاسەوانەکان هێرش دەکەنە سەر شێرەکان کە شێرەکان هەڵمەت بەرنە سەر خەڵکەکە، چونکە ئەگەر بینەر بزانێت لە سێرکەکەدا ئاسایش و گیانی پارێزراو نییە و کەس بەرگری لێ ناکات نایەت بۆ سێرک و ئەو داهاتەی باوکم لەم سێرکەدا دەستی دەکەوێت نامێنێت. لەو کاتەدا کە شێرەکان خەریکی کە لە پاچەکردنی عارەبانەچیە سوورەکە بوون و بینەران هاتوهاواری شادیان لێ هەڵدەستا و پاسەوانەکان بێبەزەییانە سەیری کوشتنی عارەبانەچیەکەیان دەکرد، عارەبانەکانی تر بەردەوام بوون لە ڕاکردن و هیچ یەکێک لەمانە ئاوڕی لەو نەدایەوە ئاخۆ عارەبانە سوورەکە چی بەسەر دێت. کاتێک عارەبانە سوورەکە وەرگەڕا و شێرەکان پەلاماری عارەبانەچیەکەیاندا ئاگام لێ نەبوو، دەستێک لە شێرەوان لە دەروازەی سێرکەکە هاتوونەتە ناوەوە و بەرەو ئەو شوێنی عارەبانەکەی تێیدا وەرگەڕا دەچوون. بەڵام ئەمان تا ئەو کاتەی گەیشتنە ئەو شوێنە شێرەکان عارەبانەچیەکەیان هەڵدڕی بوو. دواتر شێرەوانەکان چواردەوری شێرەکانیان گرت بۆ ئەوەی پەلاماری بینەران نەدەن، چونکە هەر وەک ئاشکرایە شێرە درڕندەکان کە بۆنی خوێنیان کرد زیاتر هەر دەبن و ئەگەری هێرشبردنیان زیاتر دەبێت. کە شێرەوانەکان چواردەوری شێرەکانیان گرت شێرەکان هێور دەبوونەوە. من دەمزانی شێری تووڕە بە ئاسانی ئارام نابێتەوە. دواتر بۆم دەرکەوت شێرەوانەکان بۆ ئارامکردنەوەی شێرەنێرەکان چوار شێری مێیان لەگەڵ خۆیان داهێنا بوو. لەو کاتەی چوار شێرەنێرەکە چاویان بە چوار شێرە مێیەکان کەوت بە شێوەیەک هێوربوونەوە کە دەدگوت مەڕن.
پاشان شێرەوانەکان بەبێ ترس شێرەکانیان لە عارەبانەکە کردەوە و شێرەنێرەکانیش کەوتنە دوای مێیەکان و ڕۆیشتن. لە قسەکانی کلیۆپاترا و خوشکەکەی ئارسینۆهە و ئەوانی ترەوە تێگەیشتم کە لە باغی ئاژەڵانی ئەسکەندەریەدا شێرەنێرەکان لە مێیەکان جیاکراونەتەوە، ناهێڵن ئەمانە لە تەک یەکتردا بژین، تەنها لە هەندێک وەرزی ساڵدا نەبێت. بوونی شێری مێ باشترین هۆکارە بۆ هێورکردنەوەی نێرەکان، چونکە هەر کە چاویان بە شێرە مێینەکان کەوت یەکسەر دەکەونە جۆش و خرۆشی ئەوان و تووڕەبوونیان نامێنێت. لەو کاتەدا شێرەوانەکان شێرەنێرەکەیان بردە دەرەوە، چەند کەس لە کرێکارانی سێرکەکە هەندێک خۆڵیان هێنا و کردیانە سەر خوێنی خاوەن عارەبانە سوورەکە، تاکو ڕەنگ و بۆنی خوێن شێرەکانی تر هەر نەکات. لاشێ عارەبانە چێکەشیان لە گۆڕەپانی سێرکەکە بردە دەرەوە. بە درێژایی ئەو ماوەیە هاتوو هاواری بینەران هەر بەردەوام بوو، بە جۆرێک کە نەڕەی شێرەکان نەدەبیستران. خولی سێمی پێشبڕکێکە هاتەوە، بەڵام تا ئەو کاتەش عارەبانەچیەکانی تر نەیان دەتوانی خۆیان بگەێننەوە عارەبانەچیە نازدار و لەش جوانەکە. ئەو کوڕە بۆ لێخوڕینی عارەبانەکەی خۆی شێوازێکی تایبەتی هەبوو کە ئەوانی تر نەیان دەتوانی لاسایی بکەنەوە. پێم وابوو شێرەکانی عارەبانەکەی ئەو باشتر لە شێری عارەبانەکانی تر گوێڕایەڵی ئەو دەکەن. عارەبانەچیەکانی تر بۆ ئەوەی بتوانن کۆنتڕۆڵی شێرەکانیان بکەن، ناچار بوون ئاوسارەکانیان ڕابکێشن و هاوار بکەن، بەڵام ئەو کوڕە گەنجە بەڕووکەش وا دیار بوو هاواریان بەسەردا ناکات و بەردەوامە لە ڕاکردن و جارجارەش ئەو دارە درێژەی کە لە دەستیدا بوو هێواش لەسەر شێرەکانی دەگێڕا. شێوازی لێخوڕینی عارەبانەکەی ئەو کوڕە ناسک و لەش جوانە سەرنجی هەموو ئەندامانی پاشای ڕاکێشا بوو. کلیۆپاترا وتی ئەگەر پێشهاتێکی چاوەڕوان نەکراو نێتە پێش، ئەو گەنجە دەبێتە یەکەمی پێشبڕکێکە. بەتلیمۆسی برایشی ستایشی لێوەشاوەی عارەبانەچیە زەردەکەی کرد و وتی سەیرکەن چۆن قید لەسەر عارەبانەکەی خۆی ڕاوەستاوە و بە پاش و پێش و ئەملا ئەولادا ناچەمێتەوە، لە کاتێکدا عارەبانەچیەکانی تر بەهۆی تەکانی شێرەکان جارێک بۆ پێشەوە و جارێکیش بە پشتدا دەچەمنەوە. ئەگەر ئاوساری شێرەکانیان لە دەستدا نەبوایە لە عارەبانەکەیان دەکەوتنە خوارێ. هەروەها بەتلیمۆس کە بە تامەزرۆییەوە سەیری پێشبڕکێکەی دەکرد وتی ئەو گەنجە ئەوەندە لە شولاری جوانە دەبوایە پەیکەری ئەو وەکو پەیکەری ئەپۆلۆن دروست بکرایە تا نەوەکانی ئایندە بیانزانی بە لەم ڕۆژگارەشماندا لاوی بەژن و باڵا جوان هەبوون. من لە ستایشەکەی پاشا ئەوەندە دڵخۆش و خرۆش بووم، ئەگەر منیان بەو شێوەیە ستایش بکردایە ئەوەندە دڵخۆش نەدەبووم و هەر وشەیە کە لە دەمی ئەوانەوە سەبارەت بەو گەنجە دەهاتە دەرێ لە دڵی مندا جێگای دەگرت. بینەران کە پێیان وابوو ئەو کوڕە لە شولار جوانەیەکەم دەبێت هەڵسانە سەر پێ و هاواریان کرد، نیشانیاندا کە حەز دەکەن سەرکەوتوو بێت و وتیان کاڵ کاڵ. ئەو کاتە بۆم ئاشکرا بوو کە ئەو کوڕە ناوی کاڵە. ئارسینۆهەی خوشکی کلیۆپاترا وتی ناوی ئەو عارەبانە چییە؟ کاڵە. هەر لەبەر ئەوەشە خەڵکەکە ناوی دووبارە دەکەنەوە و دەیڵێنەوە. نازانم ئەو خەڵکە چۆن ناوی ئەو کوڕیان دەزانی و ناویان دەبرد، بەڵام ئەو ناوە لەبەر گوێی من ناوێکی زۆر خۆش و جوان بوو. من چەند جارێک لەبەر خۆمەوە وشەی کاڵم دووبارە کردەوە. پێشبینیکردنی ئەندامانی خێزانی پاشا سەبارەت بە کاڵ ڕاست دەرچوو عارەبانەی ئەو لە پێشەوەی عارەبانەکانی تر بە بەردەم لۆژی خێزانی پاشادا تێپەڕی و کاڵ بوو بە یەکەمی پێشبڕکێی ئەو ڕۆژە. کاتێک عارەبانەکە بە بەردەم لۆژی خێزانی پاشادا تێپەڕی، ئەندامانی خێزانی پاشا دەستیان بەرز کردەوە و هاواری ستایشکردنیان بۆ کرد. منیش هەردوو دەستم بەرەو کاڵ بەرز کردەوە، هەرچەندە دەمزانی ئەو من نابینێت،
چونکە لە پشت ئەندامانی خێزانی پاشاوە ڕاوەستا بووم. من ئەوم دەبینی، بەڵام کاڵ منی نەدەبینی. دوای ئەوەی ئەو عارەبانەی کاڵ بە بەردەمماندا تێپەڕی، لە کاتێکدا پێشبڕکێکەش کۆتایی هاتبوو، بەڵام بەردەوام بوو لە سوڕانەوە، چونکە نە کاڵ و نە عارەبانەچیەکانی تر نەیان دەتوانی یەکسەر عارەبانەکانیان ڕابگرن، بۆیە درێژەیان بە سوڕانەوەکەیان دەدا تا بتوانن خۆیان بگەیەننە دەروازەی سێرکەکە. دواتر زانیم تا ئەو کاتێک دەتوانرێت شێرەکان لە وروژان هێمن ببنەوە و کۆنتڕۆڵ بکرێن، وەک چۆن سەرەتا هاتنە ناو سێرکەکە و هێواش دەڕۆیشتن و نەوروژا بوون. بەڵام کاتێک شێرەکان تووڕە بوون، عارەبانەچیەکە ناتوانێت ئاوساری ئەوانە توند ڕابکێشێت هەتا ڕایان بگرێت، چونکە شێرەکان ڕوو وەردەگێڕنەوە و پەلاماری عارەبانەچیەکە دەدەن و دەیکوژن. ڕێگای وەستاندنی شێرەنێرەکان کە بە عارەبانەکانەوە بەستراونەتەوە ئەوەیە شێرەمێینەکانیان پیشان بدەن. هەر بۆیە عارەبانەکان هەڵدەسوڕێنن تا بگەنە ئەو دەروازەیەی کە لەوێدا کۆمەڵێک شێرەوان بە چەند شێرێکی مێینەوە وەستاون و هەتا پیشانی شێرەنێرەکانی بدەن هەتا بوەستن. وا ڕێدەکەوێت کە لە خولی یەکەمدا شێرەنێرەکان مێینەکان نەبینن، بۆیە خولێکی تریش دەخۆنەوە و عارەبانەچیەکانیش دەبێت لەگەڵیاندا خول بخۆنەوە تا شێرەنێرەکان مێینەکان دەبینن و سەرنجیان بەرەولایان کێش دەبێت و دەچنە لایەن. ئەو کاتە هێور دەبنەوە و عارەبانەکە دەچێتە دەروازەکە و دەڕۆن. کاڵ پێش کۆتایی هاتنی پێشبڕکێکە لە سووڕی یەکەمدا نەیتوانی لە سێرکەکە بێتە دەرێ و جارێکی تر بە بەردەم لۆجی خێزانی پاشادا تێپەڕیەوە و خەڵک وەکو پێشوو هاواریان بۆ دەکرد و شادمانی خۆیان دەردەبڕی. من دەمزانی تەنها سەرکەوتنی کاڵ نەبووەتە هۆی شادی خەڵکەکە، بەڵکو جوانی لە شولاریشی کاریگەری کردۆتە سەر بینەران. ئەگەر یەکێک لە عارەبانەچیە دزێوەکان پێشبڕکێکەی ببردایەتەوە، خەڵکی بەو شێوەیە شادمانیان دەرنەدەبڕی، بەڵام کە بینیان سەرکەوتووەکە لاوێکی جوانی بەژن و باڵاڕێکە، هاواریان دەکرد و بە سەرکەوتنی ئەو زۆر دڵشاد بوون. کاتێک عارەبانەکەی کاڵ لە سێرکەکە چووە دەرەوە، زۆر حەزم دەکرد لە سێرکەکە بچمە دەرەوە و خۆم بگەێنمە ئەو گەنجە سەرکەوتووە و پێی بڵێم ئەمڕۆ هەموو کەس بە سەرکەوتنی تۆ دڵخۆشن، بەڵام کەسیان بەقەد من بەو سەرکەوتنەت دڵشاد نین و حەز دەکەم دەستم بخەمە سەر سینگ و لێوەکانت و بەو شێوەیەی دایک منداڵی خۆی دەلاوێنێتەوە بتلاوێنمەوە. پێم خۆش بوو بچم پێی بڵێم کاڵ، ئایا دایکت زیندووە؟ ئایا بە دیداری کوڕێکی جوان و نازداری وەک تۆ دڵشاد دەبێت و دەدلاوێنێتەوە؟ پێم خۆش بوو بچم پێ بڵێم تۆ لەکوێ نیشتەجێیت؟ ئەو شوێنەی تێیدا دەژیت شایستەی جوانی و نازداری تۆیە؟ یان وەک عارەبانەچیەکانی تر لە کۆخێکی بچووک لە خشتی قوڕ دروستکراو دەخەویت؟ حەزم دەکرد لێی بپرسم خواردنی تۆ چییە؟ چونکە پێم وابوو ئەو گەنجەی ئەوەندە جوان بێت دەبێت گوڵی نیلوفەر و کاهووی کێوی بخوات، نەک گەنم و لۆبیا و گۆشتی گیانداران. بەڵام لەبەر ئەوەی کە نیزەکی کلیۆپاترا بووم، لە ترسی ئەو نەمدەتوانی لە دووری ئەوان و لە کۆشکی پاشایەتی دوور بکەومەوە و خۆم بگەێنمە کاڵ. کاهووی کێوی لە کۆندا بە گیای پیرۆز ناسرا بوو. لە میسردا و لە سەردەمی پاشایەتی یۆنانیدا پاشایەتی باتلیسە، میسریەکان وەکو باوباپیرانیان کاهووی کێویان بە گیایەکی پیرۆز دەزانی.